خۆشەویستانم ئەو کاتتان شاد لەگەڵ بەردەوامی شەڕەکان لە ناو سووریادا لەشکری ئازادی سووریا هێشتاش دەڵێت بە هیچ شێوەیەک کۆمەکی چەک و تەقەمەنی لەلایەن وڵاتانی بیانی یان لەلایەن وڵاتانی عەرەبیەوە پێنەگەیشتووە. لە هەمان دەمیشدا هەندێک لە چەکدارەکانی لەشکری ئازادی سووریا پێچەوانەی ئەمە ڕادەگەێنن و دەڵێن کۆمەکی چەکیان پێدەگا بەڵام چەکی سووکە. سەرچاوەکان لە سەر سنووری تورکیا سووریاوە ئاماژە بەوە دەکەن لەگەڵ نردنی ئەو کۆمەکە مرۆیی و هەروەها کۆمەکەکانی تردا بۆ سەرهەڵداوانی سووریا پێدەچێت هەندێک جار چەکیش لە ناویاندا بێ. شاری ئەنتاکیای نزیک سووریا ئەو شوێنەیە وەک شیکەرەوە دەڵێن زۆربەی سەوداکان بۆ یارمەتیدانی سەرهەڵداوانی لەشکری ئازادی سووریا دەکرێن، بەڵام کەم کەس لە ئەنتاکیای تورکیا دانبەوەدا دەنێ وڵاتانی بیانی چەک بۆ ئۆپۆزیسیۆنی سووریا دابین دەکەن. ئەحمەد ئەبوو حەمزە سەرکردەی هێزی عومەر الموختارە لە لەشکری ئازادی سووریا. لە هیچ وڵاتێکەوە یارمەتی نادرێن و چەکی سووک و کۆن بەکاردەهێنن. بەڵام هەندێک لە جەنگاوەرانی تری لەشکری ئازادی سووریا دەڵێن چەکیان لە وڵاتانی ترەوە وەرگرتووە. بەپی ئەم ڤیددیۆیە کە دراوە بە دەنگی ئەمریکا چەک و تەقەمەنی نیشان دەدا لە دەرەوەی شاری حەڵەبی گەمارۆدراو. کاربەدەستانی بیانی بە ئەمریکایی و بەریتانیشەوە بە ئاشکرایی دەڵێن کۆمەکردنی ئۆپۆزیسیۆنی سووریا سنووردارە بۆ یارمەتیدانی مرۆیی و پەروەردەیی. جۆناثان ئێڵ لە ئەنستیتۆی ڕۆیاڵ یونایتد سەرڤیس لە بەریتانیا دەڵێت هێدی زانیاری لەسەر پێدانی چەک بە ئۆپۆزیسیۆنی سووریا دەردەکەون. زۆر کەم لە وڵاتان دانمەوە دەدەنێن ڕۆڵێکی ڕاستەخۆیان هەیە، هەرچەند هەروە دیەوە بێدەنگی کەم دەبێتەوە. عەرەبستانی سعودی و قەتەر لە پێشەنگدان، هەروەها حکوومەتەکانی تورکیا و ئەمریکاش لە هەوڵدان. باب ئایرس شێکەرەوەی پێشوو لە دەستگای CIA دەڵێت باری نهێنی و بوونی هێزە سەربازیەکانی حکوومەتی سووریا لە نزیک سنوورەوە نردنی چەک سنووردار دەکات بۆ تفەنگ و دەمانچە و هەندێک RPG. دەستگا مخابەرەتیەکان جا ئەمریکی بن یان بریتانیان ئیسرائیلی چەک بۆ لەشکری ئازادی سوورە دابی ناکەن، بەڵکۆ لە ڕێی کەسی سیەمەوە دەیکەن کە پەیوەندی لەگەڵ هەردوو لای سنووردا هەبێت. ئایرس دەڵێت کێشە گەورەکە لەوەدایە وڵاتان نازانن ئەو چەکانە بەکێ دەدەن. ئێمە بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتومان نییە، بە هیچ شێوەیەکیش ناتوانرێت وەک ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتو سەر و سەودای لەگەڵدا بکرێت. ئۆپۆزیسیۆن بەشە، ڕێکخراوی بچووکن، نێوەندێکی بریاریان نییە کە بمانەوێت قسەیان لەگەڵ بکەین، هەرچەندە وەهاشن بەڵام وانیشان دەدەین کە وەهان. شیکەرەوە جۆناثان ئێڵ دەڵێت پشتیوانی بیانی بۆ لەشکری ئازادی سووریا هەروە ئاسان نییە. ئەرکێکی قۆرسە پێ بگەیت، با ئەوە لە یاد نەکەین بریارێکی ئەنجومەنی ئاسایشمان نییە تا شتی زیاتر بکرێت و هیچ حکوومەتێکی ڕۆژئاوایش پێشنیازی دەستهەبوونێکی ڕاستەخۆی نەکردووە. لەگەڵ بەردەوامی شەڕەکاندا وەک جۆناثان ئێڵ دەڵێت ئەو پشتیوانیە بیانیانە بۆ سەر هەڵداوان کەمترین کاریگەری دەبێت و ئاکامیش لە کۆتاییدا دەکەوێتە سەر ئاستی هاوسۆزی لەشکری سووریا بۆ بەشار ئەسەد سەرۆکی وڵاتەکە.